ڕۆژێ پێشتر دەمی قسەی بکەم. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوڕۆ پێشوازی کرد لە وەفدی بەرەی نیشتیمانی ڕۆژاوا و لەم کۆبنەوەیەدا مناقەشەی بارودۆخی ناو کوردستانی ڕۆژاوا کرا. ئێمە بە دڵنیاییەوە بە هەموو توانمانان پشتیوانی دەکەین لە خەباتجێڕانی کوردستانی ڕۆژاوا بۆ دابینکردنی مافەکانیان لە ڕووی سەربازی، لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسی. هەروەها پێمان وایە لەو وڵاتانەی دەوروبەر کە گرنگی و ئەحتیمامیان هەیە بە کوردستانی ڕۆژاوا و تەئسیریان هەیە، هەرێمی کوردستانی عێراق هەمیشە هەوڵی ئەوە دەدا کە ئەو وڵاتانە بە شێوەیەکی ئەرێنی بڕۆنە بارودۆخی کوردستانی ڕۆژاوا. ئەوەی کە پەیوەندی کێشەی ناو لایەنە سیاسیەکانی ناو کوردستانی ڕۆژاوا هەیە و کۆبنەوەکانی کە کراوە لە باشووری کوردستان بە ئامادەبوونی مەسئولینی هەرێمی کوردستان و جەنابی کاک مەسعود، پێم وایە یەکێتی نیشتیمانی ناتوانین تەحملی مەسئولێتی ئەم مەوزوعە بکات، چونکە ئێمە ئاگادار نەکراینەوە لەو کۆبنەوەانە و بەشداریشمان نەکردی لەو کۆبنەوەانە و پێمان وایە غیابی یەکێتی نیشتیمانی لەو کۆبنەوەانە تەئسیری سەلبی هەبووە لەسەر بارودۆخەکە. من لێرەش کێشە هەیە لەنێوان لایەنە سیاسیەکان لە کوردستانی ڕۆژاواش هەیە. من پێم وایە ئەو مەوزوعی ئاوارە لاجئ لە دنیا بۆتە زاهیرەیەکی سەردەم. ئێستا چەندین ملیۆن ئاوارە هەیە و مەسەلەی بەرگریکردن لە وڵات خۆدەبی کوڕ و کچ و کوڕی گەنجی ئەو وڵاتە بکەن. ئەو بەرگریانەی کە لە ڕۆژاوای کوردستان کرا لە ماوەی ڕابردوودا لە کۆبانی یا لە هەر شوێنەکانی تر جێگای ئیفتیخاری زۆربەی زۆری خەڵکی کوردستان بوو و تەنانەت هەموو هەر کەسێک کە بڕوای بە مافی ئینسان هەبێ ئیفتیخاری دەکرد بەم بەرگریانەی کە کرا و دەستیان خۆشی پیرۆزبایان لێ دەکەم. بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە نابینە زمان حاڵ و ڕیشسپی حیزبە سیاسیەکانی کوردستانی ڕۆژاوا و نامانەوێت ئەوانیش بەکاربێنین بۆ بەرژەوەندی حیزبەکەی خۆمان. ئێمە دەمانەوێت لە دیتن و لە کۆبنەوەکانی داهاتوو ئەکید لەگەر هەموو لایەکیان کۆ ببینەوە و دڵنیایان دەکەینەوە لەوەی کە ئێمە لە هەموو یەکێک لەو لایەنانە کە ناکۆکن لەگەی دوورین لێیان نایەن انحیاز ناکەین، لایەنگیرنین بۆ لایەکیان. بەڵام بە تاکید بۆچوونی ئێمە لەگەر بۆچوونی هەموو لایەکیان ناگونجێ. ڕەنگە ئێمە تێگەیشتمان نەوعێکتر بێ. بۆیە لە داهاتوێکی نزیک چۆن ئەمڕۆ لەگەڵ ئەنجومەنی نیشتیمانی دانیشتین ئەوها لەگەڵ لایەنەکان کەش دادنیشتنی و ڕێی خۆمان بە ئاشکرا دەڵێن، چونکە پێمان وایە ئەو سەردەمە سەردەمی یەکڕێزی و قوڵکردنەوەی گیانی تەباییە لە ناو ڕیزەکانی کۆمەڵانی خەڵک و لە هەمان کاتیشدا عەدالەتی قەزیەکەمان ئێمە ببێتە سەرمەشقی پێکەوەیشکردن. سوپاس. کاک سعدی وەکو یەکێتی کەواتە بۆ ڕۆژئاوا یەکێتی پەیامی ڕوونی چییە بۆ ڕۆژئاوا بەتایبەتی بۆ لایەنە سیاسیەکان کە هەلومەرجەکە وا دەخوازێ وەکو تۆتت پێویستی بە تەباییە و داوای ئەوەش دەکرێت. ئێمە هەڵوێست ئێمە هەمیشە ئاماژەمان بۆ ئەوە کردووە بۆ کوردستانی ڕۆژاوا تەبایی و یەکێتی ڕیزەکانیان زائیدەن هەوڵی ئەوە بدەن کێشەکانی خۆیان وەکو کێشە خۆیان سەورکە سیرکەن، نێن ببنە بەش لە کێشەکانی ناوخۆی کوردستانی عێراق، نەبنە بەش لە کێشەکانی کوردستانی عێراق، سربەخۆیی سیاسی خۆیان پارێزن و لە هەمان کاتیشدا کێشەکانی کە ئەمڕۆ لە سووریا کێشەی سیاسین هەوڵدەن بارودۆخی کوردستان و تایبەتمەندی کوردستان وەکو کوردستان سیر بکەن، نەیکەنە قوربانی جەیشی فلان و جەیشی فلان و جەیشی فلان. نەخێر، خەڵکی کوردستان لە ڕابردوودا مشکلی جنسیە هەبووە، مشکلی ژیانی هەبووە، مشکلی تەعینی هەبووە، کەسێک لەسەر کورد خۆی خراپ نەکردووە. ئێستا خەڵکی کوردستان لەگەڵ هێزە دیموکراتی و ئاشتی خواز و ئینسان دۆست و ئەوانەی کە تێگەیشتیان بە مەسەلەی کورد هاوکاری بکەن بۆ ئەوی مەسەلەی کورد بەرەو پێش بن و لە سووریایەکی فیدرال کە هەموو لایەکیان بتوانن بە ئاشتی لە تەنیش دێک بژین و کوردی بتوانی بڕیاری محلی خۆی بدە. کاک سعدی من بژار لە یەناقی
کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان کێشە سیاسەکانی هەرێمی کوردستان تاچەند کاریگەریە بۆ لەسەر کێشەکانی خۆراوی کوردستان ممکنە کاریگەری هەبێت چونکە زۆر جارە دەبینی هەڵوێز وەرە گیرێ بەرامبەر بە شەکان لەلایەن خەڵکی زۆر معنیش نییە بە مۆزوعەکە. ئێمە لە هەرێمی کوردستان دەوانێت ڕۆژاوا دڵنیاکەینەوە حیزبەکانی ڕۆژاوا دڵنیاکەینەوە چێ تەفدەم چێ ئەنجومەنی نیشتیمانی لە ڕۆژاوا ئێمە خۆمان لە هەرێمی کوردستانی عێراق لە کوردستانی باشوور توانای چارەسەرکردنی کێشەکانی خۆمان هەیە تکایە مشکلەی ئێمە نەکەنە مشکلەی خۆتە. باشە سەبارەت بە کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان خۆین ئێستا باس دەوە دەکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە ڕۆڵی ئەوە سوالێکی ترە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە ڕۆڵێکی یەکلاییکەرەوە بێت لە کێشەکانی ئێستای ناوخۆی هەرێمی کوردستان ئایا یەکێتی لایەنگیری هیچ کەسێک دەکات یاخود نێوەنگیری دەکات یاخود تەنها هەڵوێستی خۆی و لە ڕابردووە کە باسی کردو بۆ هەڵوێستە دەنێتەوە لایەنگیری کێ مەسەلە چێت باس وازح نییە سوالەکەت لە کێ باسی کێ باسی ڕۆژاوای کوردستان دەکەی باسی هەرێمی کوردستان سەرەتایی پرسیارەکەمان ماژەم پێ کاکسان لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستان سیاسەتی ئێمە گۆڕانکاری بەسەدا نەهاتووە ئێمە بەشێکین لە چارەسەر و زۆر کەس باسی ئەوە دەکە یەکێت نیشتیمانی وەسیتە یەکێت نیشتیمانی ناتوانێت وەسیت بێ یەکێت نیشتیمانی شەریکە بەشدارە لە پرۆسەی سیاسی لەگە هەر چالایەنەکەی تر بۆیە ئێمە لەگە چالایەنەکەی تر دانوستاندن دەکەین بۆی بتوانین بگەینە سازان. زۆر سپاس.